مامۆستا بەخێر هاتی بانیت باش. بانیتان باش، زۆر سوپاس. زۆر سوپاس. هەر لە سەرەتاوە دەست پێ بکەم ئەم بەیانیە کە هەستای تا ئێرە هیچ تووشی هیچ ڕەخنەیەک نەبووی، جا باش بە یا خراپ بێ؟ نا باش. باش بوو؟ سەلامەتی دەرچوومە. هیوادارم تەواوی ڕۆژەکە جواب بێت، چونکە ئێستا وای لێ هاتووە ئەگەر ڕۆژێک کە تا ئەوارە ڕەخنە و لێ نەگیریان زۆر بەشمان ڕەخنەیەک نەگرین، جا لە جێ خۆی بەیان ناجێگیر بێ سەیرە ڕۆژێکی جیاوازە بێت. پێم خۆشە سەرەتا باسێکی ڕەخنەم بۆ بکەی. ڕەخنەگرتن چییە؟ ڕەخنەگرتن بریتێ لە دەربڕینی واری سەرنج. هیچ مرۆڤک بەبێ ڕەخنەگرتن ناتوانێت بژی، یعنی با بڵێن بەشەشی گرنگ لە بەکارهێنانی زمان بریتێ لە دەربڕینی باری سەرنجی تاکە کەسی خۆت بەرامبەر بە دەوروبەر. چ بەرامبەر بە کەسەکان بی، چ بەرامبەر بە سروشت بی، چ بەرامبەر بە ڕووداوەکان بی. ینی با بڵێن شاعرە کەدا دەنیشی شعر دەنووسی، یان وێنە چێشە کە وێنە دەچێشی خەریکی ڕەخنەگرتنە. لەبەرەوەی ئەو تابلۆیە کە دروستی دەکا لاساییکردنەوەی سروشتە چ وەک خۆی، چ جوانتر، چ ناشیرنتر. لەبەرەوە ڕەخنە هەموو ژیانی مرۆڤ دادەگریتەوە. بە وردیەکەی بریتێ لە دەربڕینی باری سەرنج بەبێ ئەوەی بارگاوی ببی بە هیچ هەڵسوونەشی تاکە کەسی. ئەویان ڕەخنەیە. پاشتر کە دێ بارگاوی دەبی بە هەڵسوونی تاکە کەسی و با بڵێن بێ لە باری سەرنج هەڵسەنگاندنی تێکەڵ دەبی. ئەوەیان ئەوەیە کە کوردەواری ئەمە پێی دەڵێن ڕەخنەی جاناوی لێ دەنێن بە پێی شێوازەکانی، بەڵام خودی ڕەخنە لە خۆی دەربڕینی باری سەرنجە. باشە، ئەم دەربڕینە یاخود ڕەخنە پێویستیە یان هۆکارێکە مرۆڤ خۆی لە هەڵسوکەوتەکانی و لە بیر و بۆچوونە جیاوازەکانی و جایەکتر قوبوڵکردن بێ، ئەوەی بەدڵی بێ بەدڵی نەبێ دروست بووە، یان پێویستێکی ژیان بووە؟ یەک لە پێویستیە معریفیەکانی ژیانی ئینسانە بریتە لە لاساییکردنەوە. ڕاستیەکەی ڕەخنە لە لاساییکردنەوەەوە سەرچاوە دەگری. لاساییکردنەوەش یەکەمین دەواازەکانی فێربوونە، یعنی منداڵ کە فێری زمان دەبی بە لاساییکردنەوە فێری دەبی، منداڵ کە فێری ڕۆیشتن دەبی بە لاساییکردنەوە فێری ڕۆیشتن دەبی و هەموو شتەکانی تری ژیان. ئینسان هەتا کە با بڵێن پیریش دەبیتن، ئەو شتانی کە فێری دەبی یەک لە سەرچاوە زۆر سەرەکیەکانی بریتە لە لاساییکردنەوە. قوتابی کە فێر دەبی لە کتێب فێر دەبی، یان ئەمە کە خەریکی خوێندنەوەی کتێبین، خوێندنەوەی کتێب لاساییکردنەوەی معریفەیە لە ڕێی کتێب. یعنی بەو چەشنە لاساییکردنەوە یەک لە پێویستیە سەرەکیەکانی ژیانە. ڕەخنەش بریتە لە لاساییکردنەوە. دێم لاساییش ئەو نمونەیە دەکەمەوە کە هەیە وەک پێویست، چ لە زەینی خۆم، چ لە سروشت لە دەوروبەر. پێم گوترایە شتێک هەیە بریتە لە نمونەی تەواو. ئەو نمونە تەواوە دێم لەگەڵ شتەکانی دی بەراوردی دەکەم. کردداری ڕەخنە لەوەوە دروست دەبی. باشە، ینی من کە ڕەخنە لە یەکێک دەگرم بە پێی نمونە ڕەخنەی لێ دەگرم، پێی دەڵم تو ئەو شتت زیادە لەگەڵ ئەو نمونەیە، یان ئەو شتت کەمە لە چاو ئەو نمونەیە. کەواتە ئەو شتێک کە تۆ باسیەکەی دەو ڕەخنەگرتنەی کە هەیە تۆ بۆ بەرامبەرەکە دەڵێ چ کاتێک پێویستە و چ کاتێکە چێتە قۆناغێکی جیاوازترەوە لە ڕەخنەیەکی دروستکەر و بنیادنەرەوە ئەگۆڕێ بۆ ڕەخنەیەکی ڕووخێنەر و برینارکرد. باشە، مە هەمومان پێویستمان بە ڕەخنە هەیە، پێویستمان بە ڕەخنەگرتن هەیە. ڕەخنەگرتن وەک ممارەسەکردنی ئەو معریفەی کە هەمانە و پێویستمان بە ڕەخنە لێگیران هەیە لە ڕاستکردنەوەی ئەو شتانەی منداڵم ڕاستکردنەوە بۆ بەنمونە چواندنی ئەو شتانی کە ئەمە پێوەی خەریکین و بەلای خەڵکەوە یان لە زەینی خۆمانەوە لە ئاستی پێویست نینە، وەک ئەو شتەنینە کە نمونە دیاری کراوەکەیە. ئەگەر بچینە بواری کۆمەڵایەتی ڕنگدانەوەی ڕەخنەوە ئەو مەسەلانە، چونکە ئەلەوێەوە بەڕێزت کە پرسیارەکەت کرد داخلی بواری کۆمەڵاتی و سایکۆلۆژی دەبی تەماشای قوڵایی ڕەخنە بکەین لەکوێوە دەست پێ دەکاتن بەڕاستیەکەی. ڕەخنە لە منداڵیەوە دەست پێ دەکات، لە پەروەردەی منداڵ لە ناو خێزان. منداڵ دایمەن لە ناو خێزانەکەی داکوباب دایانەوێ بەو شێوەیە دەرچی کە ئەوان هەن، کۆپیەک بی لە خۆیان یان باشتر بی لە چاو خۆیان. هیچ نیازێکی خراپیان لە پشت ئەو مەسەلەیە نییە. لە مەسەلەی کوردی دەڵێ باب یان داک دائیمەن پێخۆشە منداڵەکەی لە خۆی باشتر دەرچیتن. ئەو لە خۆ باشتر دەرچوونە پێویستی بە ئەرک هەیە، پێویستی بە ماندیبوون هەیە، پێویستی بە ڕاهێنان هەیە. لەبەر ئەوە هەرچی ئەو منداڵە لە خۆوە دەیکا هەموو ئەو شتانە جێی سەرنجی داکوبابن و جێی ڕەخنەی داکوبابن.
هیچ داکوبابک پێی ناکرێ منداڵەکەی فێری شتەی دیاری کراو بکە پێشی ئەوەی جێبەجێکردنەچ منداڵەکە نەبینی. ینی ئەمن پێم ناکرێ ئەو منداڵە فێر بکەم چۆن دۆلکەک بشتێنی پێشی ئەوەی خۆی نێشتێنی. ناتوانم فێری بکەم چۆن پارێزگاری لە شتەی دیاری کراو بکە چۆن پارێزگاری لە کتێبەکی من بکە پێشی ئەوەی ئەو دەست لۆ کتێبەکە نەبا. هۆکارەکە چی هۆکارەکەەوەی بوارەکانی ژیان زۆر فراوانن. ئینسان ناپڕژێتە سەر ئەوەی هەموو وردەکاریەک فێری منداڵەکەی بکە لەبەرەوەی ئەو منداڵە کارمەندەك نییە لە دەستگایەک ئیش بکە تا بن فێری بکەم بڵێن یەک هەتا 15 ئەو کارانەیە کە ئەتو دەبی بیکەی و ئەوەندە کارەش نابی بکەی و ئەوە ئەو ڕێنجەیە کە دەبی پێی بگەی و نابی ئەو خەتە سوورانە ببەزێنی ئەوە ژیانە. منداڵ خەریکی کاری خۆیتێ لە ژیانی ڕۆژانە تەبەن لە تەمەنی زۆر بچووکەوە ها لە تەمەنی 6 مانجی و 7 مانجیەوە ئەو منداڵە هەر لەگەڵ ئەوەی کە دەستی هەر لەگەڵ ئەوەی کە جوڵا کەمترین ئەو شتانێک کە دەستی لۆ دەباتن مەمە شیرەکەیتی شتەکانی دیە ئەوانەی کە لە دەوروبەرینە ڕوبەڕووی ڕخنەی نازمانی دەبیتەوە لە هەڵسوکەوتەکانی داچی کە دەگرێ ڕوبەڕووی ڕخنەی نازمانی دەبیتەوە لە هەڵسوکەوتەکان لەوانەیە مەسەلەن بابی خەوی بێتن سبەینە پێویستی بە لۆ سەرکار بڕوە ئەو منداڵە دەگرێ ئزعازی دەکانە هێڵی بنوێ شێوەی هەڵگرتنی منداڵەکەی و شێوەی گرژی ماسوولکەکانی بابی لە ناو لەپەکانی ئەو منداڵە هەستی پێ دەکا ئەو هەڵگرتنە فەرقی هەبوو لەگەڵ زاری پێشەوە ئەوە بریتێ لە ڕخنە بەڵام نازمانیە چونکە هێشتا ئەو منداڵە چەی ناگا چونکە لە زمان تێناگا بەڵام لە هەموو شتەکانی تر تێدەگا و ئەگەر بین لە ڕووی سایکۆلۆژیەوە بیپیوین چەندن ئەو هەستانەی کە لۆ منداڵەکە دەگوێزرێنەوە ئەوە بەڕاستی ڕێژەکەی لە چاو زمان یەکجار زۆرە یعنی خۆزگە ئەوەی کە پێی دەگەیشت لە دیوەنەرێنیەکە هەر ئەوە با کە بە زمان پێی دەگەیشت نا ئەوەی دی زۆر زۆرە و زۆریش کاریگەری هەیە. باشە کێ بێت ڕخنە بگرێت کێ دروستە ڕخنە بگرێت کێ بۆی هەیە ڕخنە بگرێت زۆربەی خەڵکی ئێمە زۆربەمان ڕخنەگرێکی باشین نازام لە ژیانی ڕۆژانەمان بۆ مناڵەکەمان بۆ هاوکارەکەمان بۆ فەرمانبەرەکانمان بۆ هەموو حتا بۆ دوکانارەکە هەمومان ڕخنەگرێکی باشی بەڵام خۆی ئەوەی کە دروستە بکێ بێ ڕخنەگر دەست خۆش هەمومان توانای ڕخنەگرتنمان هەیە و هەمومان باش ڕخنە دەگرین بەڵام نەک بە شێوازەکی باش ڕاستە بەڵام بەڵام باش خەریکی ڕخنەگرتنی یعنی زۆر خەریکی ڕخنەگرتنین بۆ معنایە هەموو کەس حەقی ئەوەی هەیە کە ڕخنە بگری یعنی ئەمە ناتوانین بڵێن وڵا فلانەت و لۆت هەیە ڕخنە بگرێت و لۆت نییە ڕخنە بگری بەڵام چۆن ڕخنە دەگرین و ڕخنە لە چی دەگرین ئەوەشیان زۆر گرنگە ئەو شتانێک کە دەستە بواری کاری پسپۆری ئەو کەسانە ڕخنە بگرن کە پسپۆرن باشترە لۆ نمونە ئەمن پسپۆریم لەوە نییە قوماشک و دروست دەکرێت نایزانم ئیدی ئەمن مافی ئەوەم نییە بچم ڕخنە لە کوالیتیەک بگرم لە چۆنیەتی دروستکردنی بەڵام مافی ئەوەم هەیە بڵێم ئەو قوماشە جوان نییە یان باش نییە یان دڕا یان خاوە یان شتەی لەو باشە پێویستە کا کەسەکە خۆی پێشتر پراکتیکی کردبێ خۆی ئەو شتەی بینی بێت کردبێتی ئەنجا ڕخنەی لەسەر بگرێت نا بەڵام دەبێ ڕەهەندەکانی بزانی ستا دێم ئەوە زیادەکەمەوە ئەو شتانێک کە پسپۆڕین ڕاستیەکەی زۆر سنووردارن لۆ نمونە مەسەرەن ملەتیمە بەگشتی حەزمان لێ ڕخنە لە سیاست بگرین ڕخنە لە ئەدای ئەو کەسانە بگرین با بڵێن کە مدیرن کە کار بەدەستن ئالەوێ شێوەی پسپۆڕی شتەشی گرنگە ئەمن مافم هەیە ڕخنە بگرم ڕخنە دەگرم بەڵام لەگەڵ لێکدانەوە پێ دەڵێم ئەو شتە خراپە بەڵام لەبەر ئەو هۆکارە دەیڵێم ئەو شتە باشە بەڵام لەبەر ئەو هۆکارە ڕخنە هەتا ئەو سنوورە مافی هەموو کەسە و زۆریش تەندروستە کە کەسی ڕخنەگەر لە توانایدا هەیە هۆکارەکانت پێ بڵێ بەڵام دوای ئەوەی کە نەیتوانی هۆکارەکان باس بکە ئەوە لەوێوە ڕخنە داخلی قالبیت کە دەبی مەرز نییە خراپ بیتن بەڵام داخلی کۆمەڵک سنووری ناڕوونی دەبی کە ئەو کەسە خۆی پێی ناکرێشی بکاتەوە خۆی سنوورەکانی لە لاڕوونێ ئیدی لە بەرچی ئەو ڕخنەیە بەو زمانە دەگری جا ئەگەر بین جیای بکەینەوە ڕخنەی تاکە کەسی لە چاو ڕخنەکانیت کەی بواری ژیان
ڕخنەی تاکە کەسی زۆرترە یعنی ئەو ڕخنانەی کە ڕخنان لە تاکە کەس و لە ئەدای تاکە کەس و ڕاستیەکەی ئەمن ئەگەر لە پۆستەشی ئیداری بم یان لە پۆستەشی سیاسی بم لە کاروبارەشی لەو چەشنە بم ئەوەندە گوێم لە ڕخنەی خەڵک نییە بەقەد ئەوەی گوێم لە ڕخنەی خەڵکە کاتە ڕخنە لە کەسێتی من دەگرن ئەوەیان ئەوەیە کە پاڵنەری ناخۆشی بە دوایە و هەڵچوونی لەگەڵ پەیدا دەبی وەگەرنا بەڕێوەبەری یەک لە فەرمانگەکان لە شوێنی خۆی دانیشتیە یان بەڕێوەبەر یەک لە کۆمپانیەکان لە شوێنی خۆی دانیشتیە خەڵک پێی دەڵێ زۆری کوالەتی ئەو مادەیەت خراپە دەڵێ باش دوای لە کۆبنەوە مناقەشەی دەکەین ئەوەی دی هاوار دەکا کاکە ئەومان نایە باش دوای مناقەشەی سنووری کاریگەریەکان دیاری کراون بەڵام کاتێک بە من دەڵێن ئەتوو لە بەرچی ئەو شتە دیاری کراوەت بەو شێوازە گوت ئەتوو لە بەرچی بەو شێوازە هەڵچووی ئەتوو لە بەرچی کراسەکەت ڕەنجی ئەو هایە ئەلێرەوە شتەکان تاکە کەسین هەڵچوونی لەگەڵە و پەرچەکردداری لەگەڵا لەبەرەوە ڕخنا ئەگەر ئەمە بین سنوورداری بکەین یان بە وردی قسەی لەسەر بکەین دەبێت لەسەر شتە تاکە کەسێکان قسە بکەین باشە ئێستا کۆمەلگای ئەمە بەگشتی بە تایبەتیش ئەو قسانەی کە لە سوشیال میدیا ئەکرێ ئەو دەنگ و یاخود ئەو ویتەویتی ئەکرێ لە ناو کۆمەلگایە زیاتر ڕووی هەر لایەنێک ئافرەتانە مناڵانە گەنجانە ئەگرێتەوە کەسانێکن کە لە پشتی مۆبایلێکەوە لە پشتی ئایپادێکەوە ڕەخنەگرێکی توند و ڕووخێنەرن لەوانەیە هەر ئەم قسانەی من و تۆ کێسایکین کەسانێک گویان لێبێت زۆر بە توندی ڕەخنەمان لێ بگرن یان ئەگەر پێی بکرێت ڕاستەوخۆ یەت و ڕەخنەیەکی زۆر تون دەگرێت ئەمە هۆکارەکەی چییە چی وای لەم تاکە کردووە پێی قبول نەکرێت ڕەخنە بگرێت لە کاتێکا خۆی ناتوانێت بۆ نمونە بەو ڕێگایەدا بڕوا کە من و تۆ پێیان ڕۆین ئەمە هۆکارەکەی چییە و بە کورتیش پێمان بڵێ سپاس دەکەم دەستخۆش جارێ بین سوشیال میدیا لە جێ خۆیدا بنێن سوشیال میدیا سەرچاوی معریفە نییە سوشیال میدیا سەرچاوی پێگەیاندنی زانیاری نییە لۆ من تاک دەبی ئەو هافکری لێ بکاتەوە سوشیال میدیا نە شوێنی فێربوونە نە شوێنی وەرگرتنی زانیاری ڕاستەقینەیە نە شوێنی کاریگەربوونی ئەوەیە کە لە ڕووی دەرونیەوە ئەمن پێ هەڵبچم بەرەوەی ئەمە زۆر هەواڵی ناو سوشیال میدیا دەبینین خەڵکێک لەگەڵی دەگرێ خەڵکێک لەگەڵی هەڵدەچی خەڵکێک پۆستی دەکا شێری دەکا پاشی چەند سەعاتێک دەردەچی هەواڵەکەەوە نەبوو ڕاست نەبوو سەرچاوەکەی ڕاست نەبوو یان بەو ڕێژەیە ڕاست نەبوو یان تاکە کەسەکە هەو نەبوو ینی هەواڵەکانی سوشیال میدیا ئەوە نین کە مامەڵی ڕاستەقینیان لەگەڵ بکرێ و بەڕاستی ئەوەش نین کە کاتی ئەوەندە زۆری پێ بدرێ ئیتر ئەوە لە ئەم ناڵم لە بێئیشی خەڵکە لەوەیە کە خەڵک نازانی خۆی بەچیەوە خەریک بکات لەوەیە کە خەڵک دوور کەتیتەوە لە شتا ڕاستەقینەکان لە معریفەی ڕاستەقینە لە شتی سوود بەخش بەو شتانەوە خەریکە کە بە خێرایی هەواڵدەینن و دەبن بەو شتانەوە خەریکە کە بە گەرمی هەواڵدەین و دەبن توانین ئەمە بە جۆرێک سیر بکەین کە ڕەخنەیەکە تەنها کات بەسەربردن یا خودەوەی کەوتان بەڕێز محەممەد من خۆشحاڵ بووم هەڵبەت بابەتەکە هەڵیەگرێکە زۆر زیاتر قسەی لەسەرکەین بەڵام دەرفەتی بەرنامەکارەوەندە بوو سپاس بۆی کە میوانی بانی 24 بوون سپاس بۆ تەواوی زانیاری وتەکانتان زۆر سپاس بەڕێستان سپاس.